ویستی ڕوخانی جمهوری ئیسلامی یا ئەو شتێک کە ناوی نابوو ڕژێم چینج کە ئێستا ژەڵێ ڕژێم گۆڕاوە ئەمەی کردە ئامانجی خۆی پێی وا بوو ئەمە حەزفکە ئەتوانێت پەڕووباڵەکانیشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کۆتا پێبێنێت. بەڵام ئێستا هەم کۆماری ئیسلامی ئێران لە شوێنی خۆی باوە و هەم حیزبوڵڵاوە بەشێکی ئەڵقەی تەواوکەری شەڕی ئەمریکا لە دژی ئێران بووە، ئەش لە گۆشەیەکەوە جەبهەیەکی لەگەڵ ئیسرائیلە کرۆ تا میلیشیاکانی سەر بە ئێران لە عێراق عینەشت ڕۆڵیان جێڕا حوسیەکان لە زۆر شوێنی وڵاتانێکە لە ئەنگلیە بووە ئەمان لە شوێنی خۆی ماوە، هاوکێشەکە لە شوێنی خۆی ماوە. ئێران ڕاستە زەعیف بووە بە دەرەجاتێ، بەڵام لە باری سیاسی و بەڕاستیەوەی کە خۆی ڕاگرت جەبهەی مەقاومەت ڕوحێتێکایەتەوە بەبەریا. مەبەست وایە ئەم ئاگربەستە دوای ئەوەی کە نیشانەیە لە شکست و بنبەستی سیاسەتی ئەمریکا لە ڕوخانی جمهوری ئیسلامیە، من پێم وایە تەواوی هاوکێشەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگۆڕێ، موقعی ئێرانە گۆڕێ، موقعی حتا خودی ئەمریکا و ئیسرائیلە گۆڕێ، موقعی هێزە پرۆکسیەکانە گۆڕێ، ئاڵوگۆڕ لە دەسەڵات لە عێراق لە سووریا حتا پێگەی تورکیا، هەموو ئەمانە بە بڕای من ئەکەوێتە بەر ئاڵوگۆڕێکەوە. کەوایە مەسەلەکە هەر ئەوە نییە کە ئەمریکای دەعایەکە گوایە قەزیەکە نەوەویە و ئەچێ یۆرانمەکانی ئەمەی پێتێنراوە ئەی با بۆ خۆی تاوا بێت. نا بە بڕای من ئەوزعەکە ئەوانە زۆر لاوەچین، ئەوانە لە چاو ئامانج و کێشمە کێشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەوەواترەکە قەزەی نەوەوی بێ کە هەیە، چونکە بەڕاستی مەسەلەکە رووسیا و سینیش هەن، دەوڵەتانی تریش هەن کە ئەیانوێت لە تەقسیمکردنەوەی بازاری گیانی وەسەپاندنی دنیای چەند قوتبی بەسەر ئەمریکایە هێز نماییکەن، دەخاڵەتکەن، هەروە ساحەکە چۆڵ نابێ بۆ ترەمپ و بۆ ئیسرائیل کە یەکانە و کاری خۆیان بکەن.